مقتەدا سەدر بایکۆتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقی کرد. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لا وەڵامی پرسیاری لایەنگرانی لەبارەی بەشداریکردنی لە هەڵبژاردنەکان ڕایگەیاند گرنگترین شت کە ڕەوتی سەدری پێ جیا دەکرێتەوە یەکڕیزی و دڵسۆزیەتی، بۆیە ئەو ڕۆژەش کە مقتەدا سەدر مرد دەبێت هەر پابەند بن بە چاکسازیەوە. با لایەنگرانیشی وت بەشداریکردنتان لەگەڵ گەندەڵکاران زۆر نیگەرانم دەکات، بەڵام بایکۆتکردنی هەڵبژاردن لەلایەن ئێوەوە دڵخۆشم دەکات و لا شەرعیەتی نێودەوڵەتی و ناوخۆیی هەڵبژاردنەکە کەم دەکاتەوە و دەبێتە هۆی کەمکردنەوەی دەسەڵاتی گەندەڵکاران و شوێن کەوتوان. ئەوەش لە کاتێکدای ڕۆژی 15 حوزەیرانی ساڵی 2022 مقتەدا سەدر بڕیاری کشانەوەی لا پرۆسەی سیاسی عێراقدا و بڕیاریدا بەشداری لە هیچ هەڵبژاردنێکدا نەکات. پەرلەمانی عێراق 15 ڕۆژ وەرزی یاسادانان درێژ دەکاتەوە. کاروان یاروەیس پەرلەمانتاری کورد لە بەغدا لە فەیسبووکی خۆی نووسیوێتی پەرلەمانی عێراق 15 ڕۆژ وەرزی یاسادانانی درێژ دەکاتەوە تاوەکو بتوانێت ژمارەی دانیشتنەکانی ئەم وەرزە تەواو بکات و یاسای کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەموار بکاتەوە و تەمەنی ئەنجومەنی کۆمسیاران درێژ بکاتەوە. ئەوەش لە پێناو ئەوەی بتوانێت سەرپەرشتی هەردوو هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق و پەرلەمانی کوردستان بکات. ئەو پەرلەمانتارە دەژڵێت ئەم هەفتەیە و هەفتەی داهاتوش دانیشتنەکان بەردەوام دەبن و هەفتەی داهاتوو هەمواری یاسای کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پەسەند دەکات. بەڕێوەبەری کۆنتڕۆڵی بازرگانی عێراق ڕایگەیاند هەر هاوڵاتیەک نەچێت بۆ وەرگرتنی بەشە خۆراکەکەی ئەو بەشە خۆراکە دەگەڕێنرێتەوە بۆ کۆگاکانی وەزارەت لە پارێزگاکان. ڕیاز موسەوی بەڕێوەبەری کۆنتڕۆڵی بازرگانی لا وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاند بەشێکی زۆری بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان لای بریکارەکان کۆبووەتەوە لە ئەنجامی نەچوونی هاوڵاتیان بۆ وەرگرتنی بەشە خۆراکەکەیان. ئەو بەرپرسەی وەزارەتی بازرگانی وتیشی تەنیا 30 ڕۆژ کات دیاری کراوە بۆ هەر هاوڵاتیەک بچێت بەشە خۆراکەکەی وەربگرێت. ڕیاز موسەوی ئاماژەی بۆ ئەوەش کرد بوونی ئەو بەشە خۆراکانە بووەتە کێشە بۆ بریکارەکانی خۆراک چونکە شوێنیان نییە بۆ وەرگرتنی بەشە خۆراکی تر، بۆیە ئەو بڕیارە درا و لەم مانگەوە جێبەجێ دەکرێت.